ولا رشاد الله جيشني صاروخ كان حماس ببئر السبع ديار أمره بالتأكيد معادلة جوري قواني تانية أوروبا جسد كهستي بيكردو بتايبتي أمجارك صاروخي قرادة ولوش دروز نكراوة ومعنى منفذك دوزراوة توكا لشوينك بقى بغزة أو بخوي معادلة حتما أقوره وأوش كجناب ذلي هجومي بري كشوكو شارع ميرو لكوايا يعني خمان على وكو جنگ سورة وايا يعني وكو زردوالا وايا كداري تيوجني و پێشینە کوژرا و نیترەکەونەوە سەر خۆی ومن قناعەتی شموایە حماس بۆ خۆی کە ئەوەندە بە قووەتە بتوانێت لە انتخاباتە فتح بەو تاریخە کۆنەیە و ببەزێنێ و بشتوانێت 40,000 پۆلیسی فتح دەرپەڕێنێ ئیسرائیلیە کە هەموو گیانی غەزاویەکان حقدە بەرامبەری مەگەر هەر سەری جوندیەک دەرنەکەوێت جینا مەگەر هەر بێ هەر پێشێلیان کا بێتە پێشەوە جینا باوەڕ ناکەم یعنی ئەو خەڵکە ئەوەندە تەسلیم بەو حەملەی عەسکەریەش ببێ وەلەو باوەڕەشە مەگەر خەڵک بە بەردیش بێ هەر بەرەنگاریانەکاتەوە و تەسەوریشم نییە کە ئیسرائیل بتوانێت ئەو زەربەی کە بۆی دانابوو بتوانێت بیکە والله ئەعلەم بۆ قەناعەتیشم وایە لە چەند ڕۆژی داهاتووشە حەماس ئیشی گەورەتریشی لە دەستدێ بتوانێت بیشیکە خی گەورە یارمەتی دەریاوانی شوێ مەژوێ ئینشاءالله خی گەورە پشتیان بگرێ و ساڕوخەکانیان ئەم جارە کە بەر ئەو وەزیرە تاغوتیەی شاس نەکەوت ئەم جارە ئینشاءالله بەر شوێنی کاریگەریان کرد ئینشاءالله